دەفتەر بەڵێ کە دێ ئێرە و چاوت بۆ شقانە دەکەی کە تاوان نەکراوە وەڵای ئەڵێم پیازم پێ بکڕێ باشتر بوو. بەشێک لە خاوەنی شوقەکانی ئالان تاوەر لەسەر شەقامی 120 مەتری لە هەولێر کە ماوەی زیاتر لە 10 ساڵە شوقیان کڕیوە و تاوەکو ئێستا بەشێکی زۆری کارەکانی وەستاوە تاوە نەکراوە. جا ئێستا کۆمەڵێک خاوەن شوقە گردبوونەتەوە داوای تاوکردنی پرۆژەکان دەکەن دەمێت یەکێک لەو هاوڵاتیانە وەربگرم. سلااوت لێبێت دەمێت بۆم باز بکەی لەکەیەوە جەنابەت شوقەت لێرە کڕیوە؟ بەڵێ لە ساڵی 2011 ئێمە شوقەمان کڕیوە و پارەکەمان تەواو داوە نزیکەی 10 دەفتەر دۆلار شوقەکەمان کڕیوە بەڵام تا ئێستا تەواو نەکراوە لە 2000 و تقریبان 12 و 13ەوە ڕاوەستاوە و پرۆژەیە هەر وەکو خۆیت. باشە و پرۆژێ پێک دێت لە چەند تاوەر؟ پێک دێت لە 9 تاوەر. بەشێکی تاوا کراوە مەدەبینین بەڵکو بەڵێ 3 تاوەریان تەواو کراوە بەڵام بە نیوە ناچڵی ئەویش بەجێ هێڵدراوە و هیچ خەدەمات و خزمەت گوزاریەکی نییە. شوقەیە مامۆستا سلااوت لێبێت دەمەوێت پێم بڵێ لە ساڵی چەندەوە شوقەکەت و چەند شوقە شتێ لێرە؟ وەڵای ئەوە نێ لە بیرمە 16 ساڵە ئەوەندە لە مێژە دەڵی لە بیرم بێ؟ لە بیرم نییە چونکە سرم ڕەش بووی سەسپی بووە 16 ساڵ لەمەوە پێش بوو کە ئاخر قیستمدا ئەوەش خاوەنی پرۆژەکەیە کاک سەردار ئیتر بە تەما بووین لێرە ئیشیە کرد یعنی ئەوانە بە تەما بووین پاشی چەند مانگێک وەریگرین بەڵامی تر نازام گرفتێکی تێکەوت و ئێمە وتمان چاوتی چەند مانگێکی تر ماوەیەکی کە تا ئێستا هەر ئەوەیە هەرو قسەیەمان جوێ وەڵا من دوو شوقەم لێ کڕیوە بە 19 دەفتەر بڵین دەفتەر بەڵێ کە دێ ئێرە و چاوت بۆ شقانە دەکەی کە تاوان نەکراوە وەڵای ئەڵێم پیازم پێ بکڕێ باشتر بوو. زۆر باشە بەڕاستی فەشەلە فەشەلێکی زۆر گەورەیە بۆ پرۆژەکەش و بۆ ئێمەش بۆزی پاراقیتە پرۆژێکیوە وەبەرهێنەرەکە لێرەیە دەمێت قسە لەگەڵ بکەم کاک سەردار سلااوت لێبێت بەجی بە کۆنگرش قسە بکە بەڵام بەگەر پێم بڵێ بۆ کاری تاوە نەبوونی پرۆژەکە چیە؟ ئەو پرۆژە لە ساڵی 2009 دەستمان پێ کردووە پرۆژەکە ئالان ستیر مەجموعەکی خانووە 150 خانووە لە لەگەڵ 9 تاوەرە وەختی ئەو کاتیاوی پرۆژەمان دەست پێ کردووە ئێرە زەویەکی کشت و کاڵی بوو ئەمە هەستاین پرۆژەکە وەرمان گرتە لە هەولێرە یەکەمین پرۆژە وەختی دەست پێ کرا ئەمە بە شێوازێکی کوڵەتێکی ئەو دەستمان پێ کردووە خانەکان ڕادستی خەڵکمان کردووە خەڵکەکە نیشتەجێەوە تانوکەوە 15 ساڵە هیچ کێشیانە بە خزمەت گوزاریەوە ئەو نەهتاوەەکە دەستمان پێ کرد هەموو بەرجەکان بە کوڵەتی دەرەجەیەک و بە ئەندازیاری ئەومان کردە جێبەجێمان کردووە بەڵام گەشتمە مەرحەلێکی لە ساڵی 2013 2014 پرۆژەکە ڕاوەستە لە بە هەندێک ئەگەری تایبەت من هەبوو لەگەڵ شریکەکانن پرۆژەکە ڕاوەستە لە هەتا ئێستا پرۆژەکەمە بەجێمەوە سێتەوە خەڵکەکە نیشتەجێە 6 تاوەریشمە ئێستا هەیکەلن ماوە تەواو نەبووە باشە بۆ تاوە نەبووە تەواو لەبەرەوە کورتێنانی هەیە پرۆژەکە پارەی تێدا نەمایە باشە خاوەنی شوقەکان پارەیان نەداوە خانی شوقەکە پارەیاندایە هەموو بەڕێزن پارەیاندایە حەقی ئێستا داوامافی خۆیان دەکەم ڕێزیان لێ دەکردم و حەقی خۆیان ئەمیش بات پشتیوان دەکردن من هاتیمە جابی خەڵکی بدەمەوە جابی ڕێی عاگشتی بدەمەوە کو ئەو خەڵکە گوناحکارە تیشی زەڕەرێکی گەورە بووە لەناو پرۆژەکە ئەوەش ئێستا ئەمە هاتینە پرۆژەکان بۆ دەکەن لە ماوەی داهاتوو ئەمە پرۆژەکە حکومەت ئیجازەمان بدەتێ ڕێپێدانمان بدەتێ ئەمە پرۆژەکە تەواو دەکەن یعنی دەستەوە بەرهێنان مۆڵەتی لێوە دەستەوە بەرهێنان نەڕاگرتووە وەزارەتی شارەوەنی ماڕاگرتووە و دەستەوە بەرهێنان لە بەڕیاڵی ئەنجومەنی باڵایەوە بەرهێنان لە ساڵی 2019 پرۆژەکە اختی سەرناوی من ئەمە پرۆژەکە تەواو دەکەم بەس پرۆژەکە کورتهێنانی هەیە 12 ملیۆن دلاری دەوێت پێ تەواوی بکەم ئەو پارە نەمایە لەناو پرۆژەدا چوە لایەنی تر شریکم هەبوو شکستی هینایە لەناو پرۆژەکە ئێستا من دەمەوێت پرۆژەکە تەواو بکەم حکومەت ڕێپێدانی نادێتە من ڕێپێدانی قەرەبووی من ناکەتەوە یعنی هاوکاری من ناکەتەوە کە ئەم ناو پرۆژە تەواوی بکەم دەتان مداخلەش بکەین ئەمە هەمووی ئەو برادرانە کە لێرە خڕبوویتەوە کاک سەردار لە 2009 دە 11 و 12 هەموو پارەکانمان تەسمیلی تو کردیە ئەتوما من نەگوتێ شریکمانەیە ئەوە قسەی دانیشتوانەکەی کاک سەردار ئەمە ڕاست دەکات ئەو حەقی خۆی ئەو قسە بکات مافی
ويا وەڵامی وەڵامی ئەوە من پارێ خوددا ئەمن تیشی شکستی بوومە مشکلە چی بووە لە ناو پروژە ئەمە ڕاوەستەمە مشکلەکە تەواوکە ئەوان چاوەڕێی وەڵامێکی مقنع لە جەنابەت ئەمن ئەوە لە ساڵی 2019 ئەمن ئەو پروژە مساتەحە بوو ئەمە کردیمەوە بەرهێنان بە بڕیاری ئەنجومەنی سەرروکی حکوومەت بە ناوی من کردیە هەموو ڕێکاری یاسایی تەواوم کردووە پروژەکە تەزبیتم کردووە لە ناو مەستەر پلانی ڕای سێزدە وەزارەت وەرم گرتووە موافقەی هەموو وەرگرتووە تەنها بەس مەجال هەبێت بەس تەنها وایە ئەو پروژە پێشان شریکەکەم قەرزداری حکوومەت بووە قەرزداری وەزارەتی شارەوانی بووە هەتا تقریبا 600-700 ملیۆن دلار دیناری لەسەرە ئەمن هەستایمە کتابم کردووە بۆ دەستەی وەبەرهێنان ئەو پروژە مایتەوە نازمە ئەمە چارەسەرێکی ببینەوە حەلی بکەین ئەمن هەستا لایتونیا چارەسەر لای و دەستەی وەبەرهێنانە لەگەڵ وەزارەتی شارەوانیە ئەوانە ڕێپێدان مامدەنیان پروژەکە تەواو دەکەن قەرەبووی پروژەکەمان بکەنەوە هاوکاریم بکەن لە ناو پروژەی خۆم ئەم پروژەکە ئامادەمە تەواو بکەم.